ڕۆحانیەتی شیعە و کۆنتڕۆڵکردنی بیری منداڵان لە باخچەکانی ساوایان. لە سەرەتای هاتنە سەرکاری حکوومەتی ئیسلامیەوە سەرانی کۆنەپەرستی تازە بەدەسەڵات گەیشت و کۆنتڕۆڵکردنی دەستگای پەروەردە و بارهێنانیان دەست پێ کرد. درشمی کۆنەپەرستانە و دژە زانستی پەیوەندی حەوزە و زانکۆ بوو بە چرای ڕێنوێنی دەسەڵات. هێرشی چەخۆکێشانی حیزبوڵڵا بۆ سەر زانکۆکان، داخستنی زانکۆکان بۆ ماوەی 2 ساڵ لە ژێر ناوی ئینقلابی فەرهەنگی، دەرکردنی مامۆستایانی بەتوانا و بە ئەزموون و دانانی ئاخوند و مۆرەکانی سەر بە حکوومەت لە پۆستی بەڕێوەبەری و ڕێبەری زانکۆکان و مەدرسەکان، دەرکردن و ئەستێرەدارکردنی خوێندکاران، دەست بەسەرکردن و لە سێدارەدانی ژمارەی خوێندکار و مامۆستا، پێکێنانی ئەنجومەنە ئیسلامیەکان، قەدەغەکردن و سنووردارکردنی ژمارەیەک لە حەلقەکانی خوێندن کە لەگەڵ شەریعەتی ئیسلام ناتەبابوون، گۆڕینی سەرچاوەکانی فێرکاری، سنووردارکردنی ژنان لە هەندێک لە لەقەکانی خوێندن، دامەزراندنی کەسانی ناشارەزا تەنها بەهۆی پەیوەندیان لەگەڵ ڕژیم و بنەماڵەی کوژراوەکانی حکوومەت، زەربەیەکی قورسی لە زانست و زانکۆکاندا و ئاکامەکەشی دەکرێت لە توانا و زانستی کارناسانی حکوومەتی ئیسلامی لە بوارە جۆرا و جۆرەکاندا ببیندرێت. بەڵام خۆراگیری خوێندکار و زانکۆ لە بەرامبەر کۆنەپەرستی ئیسلامی ڕێگەی بە حکوومەت نەدا تا بە هەموو ئامانجی کۆنەپەرستانەی خۆی بگات و زانکۆ بکاتە حەوزە و خوێندکاریش بکاتە تەلەبە. ناکامی ڕژیم لە ئیسلامیکردنی زانکۆکان بوو بەهۆیەوەی کە دەسەڵات هەوڵەکانی چرتر بکاتەوە و ئەمجارەیان تەنانەت باخچەکانی ساوایانیش بکاتە ئامانج. بەگۆڕینی ناوەڕۆکی کتێبە دەرسیەکان و ناردنی ئاخوند و تەلەبە و خاهەری زەینەب بۆ مەدرسە و باخچەی ساوایان هەوڵێکی بەرینی بۆ کۆنتڕۆڵکردنی بیر و فکری مناڵان و تازەلاوان دەست پێ کرد. هاوشێوەی ئەم سیاسەتە لە مەدرسە مەسەبەکانی پاکستان کە یەکێک لە بەرهەمەکانی تاڵبانی ئەفغانستان بووە و یا لە خەلافەتی ئیسلامی عێراق و شام واتە داعشدا دەبیندرێت. خامنەیی ڕێبەری کۆماری ئیسلامی لە ڕێکەوتی 11 خەرمانانی ساڵی 1399 لە کۆبوونەوەیەکی مەجازیدا لەگەڵ کاربەدەستانی ئاموزش و پەروەرش و لە 34مین کۆبوونەوەی ئەم وزارەتخانەیەدا هشداریدا کە باخچەی ساوایانی ئێران ڕەها کراون و بەپێی راپۆرتەکان بارودۆخیان بە هیچ شێوەیەک باش نییە. ئەو هەروەها تاکیدی کرد کە نابێت بە نیگای خزمەتگوزاریەوە چاو لە باخچەی ساوایان بکرێت، بەڵکو ئەم شوێنانە ناوەندگەلێکی گرنگی پەروەردە و بارهێنانن. ئەم وتانی خامنەیی دەست بەجێ لە لای نوێنەرانی مەجلس و کاربەدەستانی دەوڵەتەوە پەسەند کرا و لەسەر پێویستی بەکردەوە دەرهێنانی وتەکانی ناوبراو جەخت کرایەوە و سەرڕای ئەوەی کە ئەرزشی ماڵی باخچەکانی ساوایان و کرێی مانگانیان چەندین ساڵە لەلایەن سازمانی بێزیستی و ئاموزش و پەروەرشەوە کێشەی لەسەرا، سازمانی بێزیستیش پاش ئەو هەڵوێستگەرەی خامنەیی دەست بەجێ ئامادەبوونی خۆی بۆ سپاردنی باخچەی ساوایان بە ئاموزش و پەروەرش دەربڕی. کۆتاییەکانی مانگی سەرماوەزی ساڵی 1399 شۆڕای باڵای ئینقلابی فەرهەنگی وردەکاری ئەم سپاردنەی پەسەند کرد. ڕزوان حەکیمزادە جێگیری فێرکاری سەرەتایی وزارەتی ئاموزش و پەروەرش لەگەڵ ڕاگەیاندنی ئەم هەواڵەوتی کە ڕاهێنانی هەموو تاکێک لە کاتی لەدایک بوونەوە تا زانکۆ و ئەستۆی ئاموزش و پەروەرشە. بەم جۆرە بوو کە حکوومەت بە یارمەتی باسکە میدیاکانی خۆی چوارچێوەی بچووک و تا ڕادەیەک ئازادی باخچەکانی ساوایان کە تێیدا منداڵانی کەمتەمەن خەریکی فێربوون و تایەکردن بوون بە بازنەی نفوزی فێرکاری ناسالم و ناستانداردی خۆی زیاد کرد. بەڵام دوهاتی وەها بڕیارێک بۆ مناڵان و بنەماڵەکانیان چی دەبێت؟ لە بواری بەرنامەکانی فێرکردن و ناوەرۆکدا هەر ئەو بەڵایی کە بەسەر مەدرسەکانمان داهاتۆ بەسەر باخچەکانی ساوایانیش دێت، واتە سەر هەڵدانی دوو جۆرە پەروەردە و بارهێنان کە یەکێکیان کولتوری دەسەڵات و ئەو شێوە ژیانە خیاڵی و ناڕوونەیە کە پێی دەڵێن ئێرانی ئیسلامی و ئەوەی دیکەیان کولتوری ئەو بنەماڵانن کە زۆربەیان خوازیاری فێرکاری مدرن و ئامادەبوونی مناڵەکانیان بۆ ژیان لە دنیای ئەمڕۆیی و بەدەستێنانی توانایەکانی بەڕێوەبردنی ژیان و شادی و فێربوونی زمانە نێونەتەوەیەکانن. نووری وەزیری ئاموزش و پەروەرشی کۆماری ئیسلامی لە وتەکانیدا وێڕای تاکید
لەسەر حزوری تەڵەبەکان لە مەدرسەکانی ئێران وتی بە شوێن چاکردنی هاوکاری لە نێوان حەوزە و ئاموزش و پەروەرش داین تا بەستێنی حزوری تەڵەبەکان لە مەدرسەکان دابین بکەین و وەرزێکی نوێ لە بەهێزکردنی باوەڕی دینی و ئیسلامیەکانی خوێندکاران دەست پێ بکەین. کاریگەری ئەم بڕیارانە لەسەر مناڵان و داهاتوویان زیانبارە و بە زۆرێک کۆنتترۆلکردنی بیر و مێشکی منداڵانە. ڕۆحانیەتی شیعە هەر ئەو کارە دەکات کە مەدرسە سوننیەکانی پاکستان بۆ پێکهێنانی تاڵبان و یان داعش لەگەڵ منداڵاندا ئەنجامیاندا. جایی دین لە دەوڵەت و بەتایبەت جایی دەستگای دین لە پەروەردە و بارهێنان خواستێکی ئینسانی، دموکراتیک و پێویستێکی کردەوەی و زانستی پەروەردە و بارهێنانی مدرن و پێشکەوتووە. دەکاڵەتی ڕۆحانیەتی شیعە و ڕەوانەکردنی ئاخوند و تەڵەبە بۆ باخچەکانی ساوایان، مەدرسەکان و زانکۆکان کردەوەیەکە لە پێناو کۆنتترۆلکردنی بیر و فکری مناڵان و تازەلاوان و ئەمڕۆ و داهاتوویان بە فیرۆ دەدات. نزیک بە 15 میلیۆن لە مناڵانی ناوباخچەکانی ساوایان و خوێندکارانی مەدرسە و زانکۆکانی ئێران لەگەڵ پەلاماری بەرینی ئیسلامی کردن بەڕاوایەتی شیعە و داسەپاندنی ئیدۆلۆژی ئیسلامی سەرچاوەگرت و لە خورافە و دەمارگرژی بەرەوڕوون و هەوڵ و خەبات بۆ ڕووخاندنی ئەم ڕژیمە کۆنەپەرستە بەکردەوە لە پێناو بەرژەوەندی میلیۆنان مناڵ و لاوی ئێران و بنەماڵەکانیان و شکستی دەمارگرژی و سەرکەوتنی زانستدایە.